هندێک ژێدار دەبێژن عێراق حتا ساڵە 2040 دەبیتە عێراقێکە بێڕی بارێ دیجلە و فڕاتێ سەدەم گەلەکن کو عێراق هەشێک دەبیتن بتایبەتی پشتی ساڵە 2020 حتا ئەف ساڵەژی ڕێژەیە ڕووبەرێ مەساحەتێک و کشت و کاڵ تێدا هاتە چاندن لە عێراقێ دەبێژن زیدەتری سەدا پێنجی ئاخە خویە پیت یا گێر چاندنیە هات عێراقێ ژ دەستایە ماترسیاشک بوونێ لەسەر زیدەتری هەفتێ ناوچەیەن جودایەن عێراقی هەیە حاڵی حاضر بوچی لە عێراقێ حکوومەت لە دیف حکوومەتێ نەشیا ئیدارە ئاوێ بدات هۆند و بەنداف نەهاتینە دروستکردن نەشیایە وڵاتێن جیران پابەندی ڕێککەفتنێ بکەتن یەکۆ هاتینەکردن گەلمان ڕێککەفتنی ناودەوڵەتی بوو بەردانە ئەوە پێویست بە عێراق ئەگەر بەوی دەستوداری بچیت بڕاستیژی عێراق دەبیتە بیابان لەسەر وان پرسان ماترسیên داهاتیên ئاوێ و قەیرانە کورە ئاوێ لە عێراقێ ژێ هێژە عادل مختار بسپورێژین گەهێ دەپرسم هێژە عادل لە ستودیە میێوانە منێت و گەلک خێراتی کوردستان 24 چوات کات کو شارازاین وەکی جەنابێ هەوا ببێژن حتا ساڵە 2040 عێراق دەبیتە وڵاتێکی بێ دیجلە و فرات شكرا جزيلا سپاس بۆ بەڕێستان لەبارەی ئەو بابەتەوە لە ڕاستی ئێمە هەندێک جاریش زۆر پشت بە تەخیرەکان نابەستین بۆ نمونە ئێمڕۆ دەڵێن داهاتێک بۆ عێراق دێت لە ڕووی ئاوە کە 40 ملیارە ساڵانە بۆ نمونە زستانی ڕابردوو گەیشتە 6 ملیار مەتر سێجا خەزینیشمان 21 ملیار بوو لە سەرەتای هاوینی ڕابردوو بەڵام بەداخەوە خراپی ئیدارەدانی ئاو وای کردووە ئەم کۆگای ئاو تەواو بێت و ئیمڕۆژ خراپترین کۆگای ئاومان هەیە کە 9 ملیار مەتر سێجایە تەنها ئەگەر جایکەینەوە 6 ملیار بۆ دیجلە و 3 ملیاریش بۆ فڕات ئەم بڕە ئاوە بەهۆی خراپی ئیدارەدانەوە کەم بووە بۆ نمونە 150,000 دۆنم چاندن لە هاویندا بۆ نمونە ئەم زستانەش ئاو نەبوو 50 ملیۆن تەن بەرهەم دەهێنرێت بینیمان جوتیارەکان لە دەروەوەی پلانەکە بوون بۆیە ئیدارەی خراپ سەرەتای کێشەکانە چارەسەرەکە دووبارە داڕشتنەوەی سیاسەتی کشتوکاڵە چونکە 85 لە سەدی ئەو ئاوەی کە بۆ عێراق دێ بۆ کشتوکاڵ بەکاری دەهێنین 85% بۆ نەوتە کە دەکا 5 ملیار مەتر سێجا 5% بۆ پیشەسازی و 5% بۆ ژیانکردنە نەوت دەکرێت بڕواتە ناو ئاوی دەریاوە ئەوەی کە بەرمیلێک نەوت دەردەهێنێت دەبێت 3 بەرمیل ئاو بخاتە جێی بۆیە لێرە 4 ملیار جیاوازیمان دەبێت بۆیە خراپی ئیدارەدان ڕوونە تورکیا سیاستێکە گەلەکە ژیر دگەل عێراقی جێبەجێکریە چەندین ساڵە مەسەلا دروستکردنا بەنداوێن زەبەلاح لەسەر ڕیبارێن تێن بۆ عێراقی تایبەتی ئەس فڕات بێژ بۆچی عێراق نەشیایە دگەل تورکیا نەچار بکات پابەندی ڕێککەفتنی ناودەوڵەتیان بەردانە ئاوێ ببیتن سەبەب چنە حتا نوکە شكرا جزيلا جناب بدنا دەمێ شتێک بڵێم عێراق بێدەنگە و ئیدارەی خراپ بۆ نمونە کاتێک ئەلیسۆیان دروستکە بەندای ئەلیسۆیان دروستکرد لە ساڵی 2008 پێماوترا کە ئەمە دروست دەکرێت بەڵام عێراق هیچ لاریەکی نەبوو ئێستا بەنداوی جەزرەیە کە من بەنداوی جەزرەی بکوژ ناوم ناوە کە لە نێوان ئەلیسۆ کە لێوەی دەردەچێت ئاوەکە بۆ کشتوکاڵە تمام خدا حافظ فرات نهاية العراق عێراق
هیچ لاری بوونێک دەرنابڕێت ئەمە کێشەکەیە ئایا هیچ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەیە لە نێوان ئێمە و تورکیادا بێگومان ڕێکەوتنی هێڵسەنکی هەیە 1990 هەروەها بەکارهێنانی ڕووبارە شیرینەکان ئێمەش واژۆمان لەسەری کردەوە بەڵام تورکیا و ئێران واژۆی لەسەر ناکەن بۆ ئەوی پابند نەبن پێوەی بۆیە تورکیا هیچ ڕێکەوتنێک لەگەڵ عێراقدا واژۆ ناکات و ئێمەش هیچ ڕێکەوتنێکمان نییە بۆ پاراستنی مافەکانمان لەگەڵ تورکیا خراپترین شت کە دەمەوێت بێڵم ڕێکەوتن لەگەڵ سەرۆکی تورکیا 7 مانگ لەمەوە پێش بەندێک بوو مەسەلە سەبەب چییە تورکیا هو وقعوا على الاتفاق ئەوان واژۆیان لەسەر ڕێکەوتنەکە کردووە بەڵام ڕێکەوتنەکە لاواز بوو چونکە دەڵێ ئاوی تێپەڕ بوو بە سنووردا ئەویش واتە ئاوی تورکیا چۆن عێراقی دەنووسرێت ئاوی تورکی کە ئەمە نابێت ئەمە ئیدارەی خراپ ئێمە گەیاندوتە ئەم مەترسی ئێستا ئەس زوڕە کچکە بووم یعنی مەل جڤاتە گولێت بوو دەگوتن ڕۆژێک دەهێتن عێراق دێ نافتێ دەتە تورکیا دێ ئاوێ دەتە عێراقی مقابلی نافتێ ئەم هێدیە بەر وێ ڕاستیەوەت چین تو ژی vê nabêjî حقيقة هذا الرئيس التركي سەرۆکی تورکیا تورکەت ئۆزان کاتێک بەنداوی ئەتا تورکی دروست کرد ئەو کاتە سەرۆکی کۆمار بوو سپۆڕیەکەشی بند بوو ئەو کاتە گەورەترین بەندی دروست کرد پیان وت ئەمەد بۆ چییە وتی ئێمە بەرمیلێک ئاو بە بەرمیلێک نەوت لەگەڵ عێراقدا دەگۆڕمەوە ئەمە تازە نییە دەکرێت ساڵانی 86 یان زووتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێتە سەر ڕاستی عێراق بۆ شێوەیە بیناکاتەوە بەڵام عێراقەکان وای بیر دەکەنەوە ئێستا بۆ نمونە 6 ملیارمان کەم بوو لە زستانی ڕابردوو ئەگەر بڵێ ئاڵوگۆڕکرد نایکات سەرۆکی پەرلەمان دوێنێ وتی تورکیا ئاوی زیاتر بەردەداتەوە بۆ فڕات 420 مەتر سێجا لە چرکێکدا سەرۆکی وەزیران سوودانیش وتی سەرۆکی تورکیا پەیوەندی پێوە کردووە وتی ئاوی زیاتر بەردەدەینەوە 350 بۆ فڕات و 320 بۆ دیجلە سەرڕای ئەوەش ئەمانە زۆر کەمن دۆخەکە زۆر مەترسیدارە بە تایبەتی لە پارێزگاکانی باشووردا هەروەکو بەڕێستا وتی ئێستا 6 ملیارمان لە دیجلە هەیە ئەگەر مردۆکەش حساب بکەین ئێستا دۆخەکە زۆر خراپتر دەبێت بۆ هاوین لە کاتێکدا ئێستا لە ماچی 1970 ئەگە پلەی گەرمی بەرز بێتەوە بۆ سەر و پەنجا عێراق تووشی کارەسات دەبێتەوە لەوەش مەترسیدارتر ئەگەر هاتوو زستانی داهاتوو بە هەمان شێوە بێباران بێت لێرە ئاوی خواردنەوە نامێنێت مەسەلا ئیدارەدانە ئاوێژ لە هەرێما کوردستانە بە هین چاوات بین مەسەلا دروستکردنا پۆند و بەنداوان بتایبەتی سەردەمێ کابینیانە هەمدا و حتا دو هەفتەیەکی دی پرۆژێ ئاوا خێرا یا هەولێرێ ku sada şêst ya gerekên ava hewlêrê bû gerekên hewlêrê da bîn diketin. Hîn îdaredana avê li Herêma Kurdistanê çawa dibînin bûçî Iraq neşiya Sûdê jê wergirît ji vê tecrûbeyê. حقيقة أنا متابع من بەدوادات چوونم هەیە بۆ ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان زۆر نایابە بەنداوی بچووکیان هەیە بۆ پشتیوانیکردنی ئاوی ژێرزەوی بەڵام دەزانی وشکە ساڵی هەیە بە تایبەتی پرۆژەی گواستنەوەی ئاو لە زابەوە زۆر نایابە ئەمە کێشەی کەم ئاوی یان هەولێر کەم دەکات بۆیە سیاست لە هەرێمی کوردستان ڕوونە کێشەمانیە لەگەڵیدا بە تایبەتی لەم پێشهاتانی ئێستا ئەو بەنداوە چوار بەنداوی کە ئێستش دروست دەکرێت بە تەواوەتی کێشەی ئاو لە کوردستان کۆتایی دێت و خۆی دەپارێزێت لە هەر ڕووداوێکی گەشتناسی یان وشکە ساڵی چەند ساڵێک هەرێمی کوردستان پارێزراو دەبێت. نەهنێریت جەنابێ هەوا دزانیت سەبەب چی ئەس ناچمە ناو تەفاسیلە کوردستان چاوە چێت ئاوێ vê toleş Iraqê veket hema ez Kurtî bêjim Kurdistan çawa dişêtin vê feraxa mezin vê qeyrana mezin
یا آویل عراق جلای خو چاره سرکت ام ببینه چافکانی ام ببینه جدرین آوه بو عراقه چه بکن؟ شوف اقول لك شيء واحد شتێکت پێ دەڵێم لە ڕاستیدا دەڵێم فەرمانبەرە جا لە هەرێمی کوردستان بەیان لە بەغدا بێ ئەوانە پەیوەندیان بە سیاسەتەوە نییە موچەکەی خۆی پێویستە پارێزرابێت لە یەکەم و تاخیر وەکو بەغدا چونکە ئەوان چ پەیوەندییان بە سیاسەتەوە هەیە ئەو کێشەی لە نێوان ئەو دوانەدا هەیە من فەرمانبەرم و موچەی خۆمم دەوێت بۆیە نامەوێت کارتەکان تێکەڵ بکەم بۆیە ئەم فەرمانبەرە وەکو ئەوەی بەغدایە وەکو ئەوەی کە سەری مانگ وەری دەگرێت جا تۆزێک دوا دەکەوێت کێشە نییە بەڵام موچە دەبێ بدرێت نامەوێت کارتەکان تێکەڵ بکرێت بۆیە موچە پیرۆزە و دەبێت لە کاتی خۆیدا بدرێ و زۆرینەی بیر و باوەڕی خەڵکیشە لە بەغدا و لە بەرزەکانی تریش بۆیە دەڵێم فەرمانبەرە پەیوەندیان نییە دیسام ئاوێ لەسەر هیچ کەسێ نابڕین ئەس نەباوەرم سەرکرداتی سیاسی هەرێما کوردستانە هیچ پێنگاوێکەوەها دەرحەقی مرۆڤایەتیە پاوێژیتن و میناکژی حتان و کە ئاوژی هەرێما کوردستانی و حتا کارەبژی بخار و ناوەڕاستا عێراقێت چیتن هیویدارم ئەف کیانێ پێکڤێژیانێ ئەفڕوحیەتە چەوە لە هەرێما کوردستانە بیرانگی العێراقێژی هەبیتن گەلەک سپاسیەتت کەم هێژە عادل ئەلمختار بسپورێژینگە هەیە زۆر بخێر بێ سەرچەوە